هەڵمەتی داخستنی ئەو شوێنانەی کە کاری دەعارە و قوماری تێدا ئەنجام دەدرا. بەڕێزان ڕخنە و گلەییمان لێکرا وەکو پارێزگای هەولێر کە گوایە ئەو کارەی ئێمە ئەنجامی دەدەین کاریگەری لەسەر سیاحە هەیە لە شارەکەمان، کاریگەری لەسەر ئابووری هەیە لە شارەکەمان. دڵنیاتان دەکەم و کاریگەری نییە. ئەو شوێنانە شوێنی ناقانونینە. هیچ یاسایەکی عراقی، هیچ یاسایەکی هەرێمی کوردستان ڕێگای نەدایە شوێنی دەعارە هەبیتن، قومارخانە هەبیتن. قومارخانە ئێمە ئەو پەیوەندیانە ڕۆژانە لە بۆمان دێتن چەندین کارەساتی تراژدی لێ دەکەوتەوە، چەندین خانەوادە لێک هەڵوەشاوەتەوە. ژن گەیشتێتە حەدی ئەوەی شکایەت لە مێردەکەی دەکاتن. لۆیە بە هەڵمەتێکمان دەست پێ کرد سەرڕای هەموو ئەو ڕخنانی لێمان گیرە، بەڵام دەستخۆشێکی زۆری خەڵکیش بە تایبەتی لە عەنکاوە کە دەمانبینی بە چ زۆرێک کەس قبوڵی نییە لە بەردەمی ماڵەکەیدا شوێنەکە بی پێ بگوترن شوێنی دەعارە، شوێنەکەش ناقانونی بیتن. لۆیە لە هەڵمەتێکی زۆر فراواندا ئەو کارە ئەنجام درا و بەردەوامیشین. ڕەنگە ئێستا نەیدەینە ئیعلام، بەڵام بەردەوامین لە چاودێریکردنی ئەوانە. کۆبنەوەیەکمان لەگەڵ هەموو فەرمانگەکان ئەنجامدا، دایرەکانی پەیوەنددار پێداچوونەوەیەکمان بە بابەتی مۆڵەت کرد، پێداچوونەوەیەکشمان بە مۆڵەتدانی ئەو جێیانەی کە یانەی شەوانەنە لایڤ موزیک تێدا ئەنجام دەدرێتن. ئەوانە ڕێگە پێدراون لە قانونی عراقی لە هەرێمی کوردستان دەکرێت، بەڵام لە پەنای ئەوە شوێنەکە مۆڵەتی لایڤ موزیکی هەیە یانەی شەوانەیە ئەو کارانەی تێدا ئەنجام بدرێتن. لە هەر وەختەچیدا هێزەکانی پۆلیس و ئاسایش و هێزەکانی قایمقامێتمان دەستکراوە کردیە لە هەر بوونی زانیاریەک دەبی دەم و دەست بەسەر ئەو شوێنەدا بدرێتن. ئەو کەسانی کە چ قمار دەکەن و چ کاری دەعارەی تێدا ئەنجام بدرێتن دەستگیر بکرێن. تیمەکانی قایمقامێت لە لابردنی سەرپێچیەکان، لە ڕێخستنەوەی ڕێنماییەکان، لە بەدواداچوون لە بۆ کارەکان، لە چاودێری کردنی وردی بازار و بە بەردەوامی کارەکانی خۆیان کردیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا دیسانەکە پێویستیمان بە زانیاری هاوڵاتیان هەیە کە ڕۆژانە دەعممان بکەن لەوەی کە ئەگەر کەم و کوڕێ کەسی پێ بکەن. فەرمانگەکان و ڕۆتین و ڕێزگرتن لە خەڵک لە کاری ئەساسیمان بووە لێرە لە بەردەمیەوە ئەنجومەنەکە کاتێک متمانەمان پێدرا بەڕێزان باسمان لەوە کرد کە هەموو فەرمانگەکانی حکوومەت لە خزمەتی خەڵکدا دەبن. بەڵام ئەگەر تا ئێستا کەش ڕەنگە هێشتا پێویستیمان بەوە هەبیتن هەندێک شتێ لە دەسەڵاتی ئێمەشدا نیە، داوامان کردێ کە دەسەڵاتەکانیش بگەڕێتەوە لە کەمکردنەوەی ڕۆتین، لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان، لە جێبەجێبوونی ئەوەی کە ڕۆژانە خەڵک ڕوو لە فەرمانگەکان دەکا. بەڵام ئەوەی ئەرچی ئێمەیە هەمیشە ڕێنمایی کرانە و ڕاست پێردرانە بە ڕێوەبەرەکانمان، کارمەندەکانی حکوومەت، فەرمانگەی حکوومەت، فەرمانگەی خزمەتی خەڵکە دەبی بڕووی گەشی ئەوەوە پێشوازی لە میوان و لە هاوڵاتیان بکرێتن تا بشکرێتن بە بێواسطە کار بڕۆ. بەڵام بە دڵنیاییەوە ئێستاش ئێمە مقنع نینە، ڕەزامەند نینە، پێویستیمان بەوە هەیە هەمووتان هاوکارمان بن لەوەی کە بتوانین باشتری بکەین. باسکردن لە بازگەکان یەکێکی دیکە بۆ لەو خاڵانە کە باسی بازگەکانی سنووری پارێزگای هەولێر دەکرا لە شارەکانی دیکە بە تایبەتی ئەوەی ژمارەیەکی زۆری میوان ڕۆژانە ڕوو لە شاری هەولێر دەکەن، چ ئەوانەی بەکاری فەرمی دێن کە وەکو پایتەخت، چ ئەوانەی لە بۆ گەشت و سەیران دێن لە شارەکانی دیکە عراقی و لە هەرێمی کوردستان. بە بەردەوامی گوێبیستیەوە دەبین کە گلەی زۆر لە بازگەکانی هەولێر هەیە. ئێمە لەو ئەنجومەنە ڕامانگەیان بازگەکانی پارێزگای هەولێر دەرگای داخیلبوونی شارەکەمانە. خەڵکی هەولێر بە میوان دۆست ناسرایە، بەشێک لەوانە چارەسەر کرایە. ئێستا تا ڕادەیەکی باش لە بازگەکان کارەکان بە باشی بەڕێوە دەچی، بەڵام ئەوەش بە معنای ئەوە نییە ئەوان کاری ئەساسی خۆیان کە سەلامەتی خەڵکە ئەمنیەتە نەیکەن دەستکراوە کراون لەوە ئیشی خۆیان زۆر بەڕێکی دەکەن. بەڵام لە ڕووی گەشەوە پێشوازی لە میوانانی شاری هەولێر دەکرێت. بەڕێزان لە کۆتاییدا من جارێکی دیکە وێڕای سوپاس لە بۆ بەڕێزان سەرۆک و دەستەی سەرۆکایەتی و تەواوی ئەندامانی ئەنجومەن لە بۆ ڕێخستنی ئەو کۆبوونەوەیە و گوێگرتن. بەڵام چەند داواکاریەکیشمان هەیە دەیخینە بەردەمی ئێوەی بەڕێز وەکو نوێنەرانی خەڵکی شاری هەولێر. یەکەم شت پێویستیمان بە چاودێری وردی ئێوە هەیە. ئەمە لێرەوە لە جیاتی هەموو ئەو فەرمانگانەی سنووری پارێزگای هەولێر پێتان دەڵێن دەستکراوەنە. ئێوە نوێنەری خەڵکی شاری هەولێرن لە چاودێریکردنی فەرمانگەکانی حکوومەت، لە دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان، لە خستنە ڕووی پێشنیارەکان چاودێریمان بکەن، لەوەی بانگمان بکەن، بەڕێوەبەرەکان بانگی ئێرە بکەن، بە دوواداچوون بکەن. هیچ کەسێک حەسانەی نییە. ئەنجومەن پەرلەمانی هەولێرە ئێمە دەمانەوێتن هەردوو لامان یەک خێزانین کە بریتین لە خێزانێک خزمەتی شارێک دەکەین کە پێی دەگوترێ پارێزگای هەولێر.
و هەروەها خاڵێکی دیکە داواکاریمان لە ئێوەی بەڕێز ئەوەیە پشتیوانی لە ماف و بەرکەوتەکانی هەولێر بکەن. ئەگەر بڕیارێک دەرچوو لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتێک لە شوێنێک کە نەتیجە زەرەری هەولێر بوو، ئێوە دەبێت پشتیوانی لێ بکەن، ئێوە دەبێت دیفاعی لێ بکەن، ئێوە دەبێت پشتیوانی لە ئێمە بکەن، وەکو ئەوەی کردان لەگەڵ بەغدا ئەو نەحەقیەی لە گەرمان کرا بوو زۆر تەشجیعێکی گەورە بوو لە بۆ ئێمە. لەو بابەتانەدا پێویستیمان بە پشتیوانی ئەنجومەن هەیە لە دانانی پلان، لە دیاریکردنی پێشنیار، لە خستنە ڕووی کەم و کوڕیەکان، لە ڕەخنەگرتنی ئێوە لە ئێمە بەشێک لە تەکمیلەی کارەکان دەبیتن. دیسان تاکید دەکەمەوە ئێمە حازرین لە هەر کاتێکدا هەر کەم و کوڕیەکە بێتن، هەر بابەتێکی ناڕوون لە بەردەمی ئێوە وەکو ئەندامانی ئەنجومەن هەبیتن، بانگێشتمان بکەن، لە خزمەتی ئەنجومەن دەبین، لە بۆ ڕای گشتی لە ڕێگەی ئەنجومەنیشەوە دەیخەینێ ڕوو. ئەم دووبارە سوپاس لە بۆ هەمولایەکتان. ئەگەر زیاتریش لە وەختی خۆمان قسەمان کردووی داوا لێوردن دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز پارێزگاری هەولێر و نەخۆشناو. وڵا چارێکێکی وەختت مابوو بە پێی بەرنامە نەمزانی وەڵاگە دەمدەمانێتەوە. باش تیشکت کردتە سەردەم بابەتەکان. من لێرەوە لە بەردەم سەرجەم دەستگاکانی ڕاگەیاندن بە ناوی ئەنجومەن داواکاریەکەم هەیە لە ئیدارەی سۆران. ئەوەی ئەمن پێبینی دەکەم ئیدارەی سۆران خۆیان وا هەژمان کردووە کە لەبەن چاودێری ئەنجومەنی پارێزگادانین، بەڵام ئەوانیش لەبەن چاودێری ئەنجومەنی پارێزگادان و ئیدارەی سەربەخۆ لە ماوەیەکی نێزیک پلانێک دابنێ بۆ ئەوەی هاوشێوەی بەڕێز پارێزگاری هەولێر لە بەردەمی ئەنجومەن پلان و بەرنامەی خۆی بۆ ئەندامانی ئەنجومەن و سەرجەم فراکسیۆنەکان ڕوون بکاتەوە. ئەم داوایەکی فەرمیە لێرەوە لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندن لۆ ئەوەی خۆیان باشتر ئامادە بکەن. زۆر سوپاس بەڕێز پارێزگاری هەولێر. تیشکت خستە سەر هەموو لایەنەکان لەوانەیە ئەگەر دەرفەت هەبایە و کات هەبایە و سەرقاڵی نەبایە و وردەکاری پرۆژەکانیش دەهاتنە ناو بابەتەکان احتیمالە پێویستیمان بە 5-6 ساعتە بوو، بەڵام ئەوەی ئێستا باست کرد سەرجەم بابەتەکان با بڵێن بابەتە سەرەکیەکان بوون و زۆر کارێکیش کە لەناو تێدا بەشدار بووی لە شەڕی داعش و کە بەسەر هەولێر هاتوو لە کۆمەڵێک گرفتی کرد و لە ئاگرت کەوتنەوە، ئەوانش هەموو بابەت بوونە جێگای دەستخۆشیان. بۆیان بەڕێزان ئەگەر برایانم لە دەستەی سەرۆکایەتی ئیزافاتیان نەبێت، ئێستا بابەتی کۆمنتی و تێبینی ئەندامانی ئەنجومەنە داواکارم کە تێبینیەکان ئەگەر کەسێک ئەوەی کرد دووبارە نەبیتەوە بتوانین کۆنتڕۆڵ بکەین. بەڵێ کاک ڕزگار سەرۆکی لیژنەی ناوخۆیە پێ خۆش و زوو قسەکە. بەڵێ کاک ڕزگار، کاک کەنعان، کاک تەوێواز، وەرەقەی سپیمە بۆ بینن. كار كبير، كار غازي، كار عباس، خاتو سناب، خاتو هيدي، خاتو خالية، خاتو روا، خاتو شازگار، خاتو رازاو، خاتو خانزاد، وابزارم همويتي، كار فرامرس، خاتو آلان، كاك عبد الرحمن، كاك سامان، بەڕێزان لۆ گەڕانی گەشتموسی نامە ڕاوستەکە کە باش خاتو ئالانی چێوشێ وە دەستیان بڕن کەنەوە. کاک كاك عبد الرحمن، كاك سامان، كاك عبد الرحمن وكاك سامان. عندك 2 4 6 8 12 14 15 16 کەس. ئەمە بەڕێزان لەبەرەوەی ئیلتیزامێکی زۆر پارەی هاتیتە بەردەستی بەڕێز پارێزگار 12 دەبێ بڕوا. ئێمە تقریبان 45 دقەمان هەیە. محاولە بکەن بەڕێزان ئەگەر دووبارە نەبیتەوە
هەرێکی سێ دەقەل و بەڕێزانی سەر فراکسیۆنەکان و ئەوانەی تر محاولە بکەن لە 2 دقە